خۆپیشاندانەکانی ئێران پێدەنێتە مانگی سێم ڕۆژ بە ڕۆژبازنەی خۆپیشاندان فراوان دەبێت. تا ئێستاش زۆرینەی بەرپرسانی باڵای وڵاتەکە بێدەنگیان هەڵبژاردووە و هەڵوێستی ڕوونیان نییە. دروشمەکانی ئەو خۆپیشاندانی لە شاری سەغزەوە سەرچاوی گرت و بە زووی زۆر ناوچە ئێرانی گرتەوە بە پلەی یەکەم لە دەوری ئازادیدا دەسوڕێتەوە. ئەوەی جێگەی سەرنجە تا ئێستا هیچ کام لە لایەنە سیاسیەکانی ناوخۆی ئێران و ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرەوە تەنانەت کەسایەتیە ڕیفۆرم خوازەکانیش خۆیان نەکردووە بە خاوەنی دەنگی شەقامی ناڕازی لەو وڵاتە. لە نێوەندی ئەم بێدەنگیەی لایەن و کەسایەتیە سیاسیەکاندا پشتیوانی و هاودەنگی زۆرێک لە مامۆسایانی ئاینی ڕۆژهەڵاتی کوردستان بووەتە جێی سەرنج و ستایشی هاوڵاتیان بە تایبەت کە لە هەفتەی ڕابردوودا خۆپیشاندان بە ئاقارێکی توند و تیژدا ڕۆیشت. بە پێی هەندێک سەرچاو ئاماریش هەر لەو هەفتەیەدا پتر لە 30 کەس لە شارە کوردیەکان گیانیان لەدەستداوە. مامۆستایانی ئێمە خۆیان خواردووەتەوە، دڵیان جەرگیان و دەرونیان پڕە لە داخ و دەر. ئەو هەڕەشە و ئەو زەنگ و ئەو گۆشانەی کە لە مامۆستایانی ئێمە کراوە نەک ئەو چەند ڕۆژانە بەڵکو لە ساڵانی ڕابردوو و ئەو فشار و ناخۆشی کە بۆ مامۆستایانی ئاینی کوردستان تایبەتەن شاری مەهاباد هاتووە بۆ شاری پێشەوانی نەمر بۆ هیچ جێگایەک نەهاتووە، بۆ هیچ کەس نەبووە. چیتر ڕۆڵەکانی ئێمە، کوڕکچەکانی ئێمە، خوشک و دایکانی ئێمە ئاوا بەناحەق خوێنیان نەڕێژترێتە سەر ئەرزی و گوێ ڕابگرن بۆ داوا و ویست و مافی خەڵکی ئێمە ویستیان چییە. لەو نێوەندەدا توند و تیژی هێزانیەکانی ئێران لە شارەکانی خۆرهەڵاتی کوردستان کە بە جیاواز لە ناوچەکانی دیکە ئێران دەبینرێت سەرباری دەستگیرکردنی گوماناوی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی دیار و بەناوبانگ وای کرسەدان مامۆستای ئاینی لە ناوچە جۆرەجۆرەکانی خۆرهەڵاتی کوردستان هەڵوێست وەربگرن و چەندین داواکاری ئاراستەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بکەن. عملی سەران حاکمیەت لەو ڕۆوە مامۆستایانی ئاینی لە شارە جیاوازەکانی سەغز و سنە و بانە و مەریوان و شنۆ و پیرانشار و نەغەدە و سەردەشت و بۆکان لە بۆنە و کاتی جیاوازدا گردبوونەوەیان ئەنجامدا و بەیاننامەیان خوێندەوە. مامۆستایانی ئاینی خۆرهەڵاتی کوردستان لە بەیاننامە و ڕاگەاندراوەکانیاندا داوایان لە بەرپرسان کرد داواکاری گەل و جەماوەر بە هەند وەربگرن، هەروەک داوایان کرد کۆنتڕۆڵی توندوتیژی هێزانیەکان بکرێ و بکوژانی خۆپیشاندەران ڕادەستی یاسا بکرێن. بە زووترین کاتیش مامۆستایانی ئاینی حەقبێش کە پشتیوانیان لە داواکاری ڕەوای خۆپیشاندەران کردووە ئازاد بکرێن. مامۆستایانی ئاینی خۆرهەڵاتی کوردستان هەروەها داوایان لە خۆپیشاندەران کرد پارێزگاری لە هێمنی و مەدەنیەتی خۆپیشاندانەکان بکەن و ڕێگر بن لەوەی کەسانی تێکدەر بارودۆخەکە بە ئاقارێکدا ببن کە هەمووان زیانی لێ بکەن. بەیانی جەمعی ئەز مامۆستایان مدرسان و ئیمامان جمعە و جەماعەتی شارهای سەنەندەج هەر لەو چوارچەوەیەدا و لە داواکاریەکی جیاوازدا بەشێک لە مامۆستایانی ئاینی و وتاربێژانی نوێژی هەینی پارێزگای سنە و شاری دێگۆڵان لە بەیاننامەیەکی هاوبەشدا چەند داوایەکیان خستە ڕوو کە یەکێک لە داواکاریەکان بەڕێوەبردننی ڕیفراندۆمە لە ژێر چاودێری ناوەندە نێودەوڵەتیەکان. مامۆستایانی ئاینی بە ئاماژەدان بە دەستوری کۆماری ئیسلامی ئێران ڕایانگەاند بۆ دەربازبوون لەم دۆخە و بارگرژەی لە ئارادایە داواکارن بە بەشداری ڕێبەرانی ئاینی و نەتەوەیی و بە چاودێری نێودەوڵەتی بێلایەن ڕیفراندۆم بەڕێوە بچێت. مامۆستایانی ئاینی سنە و دێگۆڵان داوای دادگایی و سزادانی هەموو ئەو کەسانەشیان کرد کە دەستیان لە کوشتن و بریندارکردنی خۆپیشاندەراندا هەبووە. ئەوەی جێگەی سەرنجە ئەم پێشنیاری مامۆستایانی ئاینی لەلایەن هەندێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوبەڕووی ڕەخنە بووەتەوە.